بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لەوەتەی ئەم داوەیەم گرتووەتە ئەستۆی خۆم بەبێ ئەوەی سەر بە هیچ گروپ و تاقمەیەک بم، هەوڵم ماوە دینی ئیسلام وەکو خۆی بگەێنم. لەو کاتەوەی گرتوومەتە ئەستۆم لە چواردەوری خۆم بەردەوام خەڵکانێک هەبوون، بوختانیان بۆ کردوم، دژایەتیان کردوم، بێڕێزیان پێ کردوم. هەتاوەکو ئەو بازنەی چواردەورم فراوانتر بووە، زیاتر داواکەم بە خەڵک گەیشتووە، بوختانەکان و بێڕێزیەکان و سوکایەتیەکان زیاتر بوون. لەم دواییانەیە دەرکەوت تا چ ئاستێک گەشت، بەڵام هەرگیز تەسەورم نەکرد بوو بگاتە ئەو ئاستەی کە مولحید و بەناو موسڵمانی یەک بگرن و بیانەوێ تاوانێکی کوشتن بدەنە پاڵ من بکەن بەسەر چاوەی و بڵێن تۆ هان دەربووی بۆی. بەرنامەم هەیە لەسەر مرتد، وتار و دەرسم هەیە لەسەر مرتد، لەسەر کەسی کافر. هیچ کاتێک لە هیچ بەرنامەیەک و هیچ دەرسێکان نەموتووە لە ئێستاە هەر کافرێ کوفری کرد بڕۆن بیکوژن و نیش مەشتیوە. بڕۆن یەک وتار و دەرسی من بێنن، من وت بێتە هەر کەسێک کوفری کرد بیکوژن، بە هەر کەسێک. هەرگیز شتی وام نەوتووە و بەڵکو وتومە ئەو حکمە پەیوەستە بە حاکمی موسڵمانانەوە ئەگەر هەبێت. حاکمی موسڵمانانیش ڕاستە و خۆ بۆی نییە ئەگەر کەسێک کوفر بک بیکوژێ، ئەگەر دەوڵەتەکە دەوڵەتی ئیسلامیش بێ، سەردەمی عومەری کوڕی خەتابیش بێ، چونکە ئەبێت چەند ڕۆژێک ئەو کەسە ئامۆژگاری بکرێ و نەسیحەت بکرێ، ئەگەر وتی هەر سوورە بم لەسەر کوفر و دژایەتی دین و دەوڵەتەکەتانە وەختا کوژرێ، وەکو ڕوونم کردوێتەوە بابەتانە. هیچ کاتێک بە حەڵاڵم نەزانیوە خوێنی هیچ کەسێ بڕێژێنرێ لەم وڵاتەیە بە ناوی دینەوە. یەک وتار و دەرسم بێنن، من ئاماژەم بەوە دابێ و خەڵکم بۆەوە هاندابێ و هەموو ئەو کەسانەشی ئەمناسن و هاتوو چۆیان کردوم و سەردانیان کردوم، بابێن بڵێن لە مەجلیسێکی تایبەتی خۆتا لەگەڵ ئێمەیە تۆ بە ئێمە دوتووە فڵانە کەس خوێنی حەڵاڵ و فیسانە کەس خوێنی حەڵاڵە، هەرگیز شتی وام نەوت. ئەم بابەتە کە بڵاو بۆتەوە لە سۆشیال میدیایە کە ئەوەی ڕاستی بێ من هەر ئاگاداری نەبووم، وەرپێشم نەزانیوە و ئێستا کە هاتمەوە پیشانیاندام و کەسوکارم وتیان شتێکی وا هەیە و خەریکە لەسەر تۆیکەن بە ماڵ مولحیدەکان و کۆمەڵێک لە بەناو موسڵمانەکان ناچار بووم قسانی لەسەر بکەم. من هەر ئاگام لێ نەبوو، نەکوژراوە ناسم و نەبکوژیژە ناسم، هیچ یانیشم نەدیوە و لەگەڵی هیچیشیان پەیوەندیم نەبووە، هەتاوەکو بابەتێکی ئاوا زەق بکرێتەوە بدرێتە پاڵ. و من وەکو خۆم بە هەموو شێوەیەک دژایەتی ئەو کارانم کردووە لە وتار و دەرسەکانمان دیار. جایتر نازانم ئێستا مەبەستیان چییە کە ئەم بابەتیان دروست کردووە و بە زۆر ئەیانەوێ بیلکێن بە منەوە بیدەنە پاڵ. ئەگەرتانەوێت لە ناوم بەرن شوێن و ڕوون شوێن و مەکانم دیارەوە، ماڵی خۆم هەیە و مزگەوتم هەیە و ئەچم نوێژەکەم و دێم. زۆر تەبیعی وەرن بڵێن حەزەکەین تۆ بکوژین و لە ناوت بەرین، وەڵا برا سنگتان بۆکەم و فەرموو بمکوژن، پێ نادەم. ئەگەرتانەوێت لە ناوم بەرن فەرموو وەرن لە ناوم بەرن، لەسەر چیش لە ناومە بن، بەس لەبەرەوەی بیستومەوە خەڵکە خوای پەروەردگاری خۆی بەرستێ وەلا ڕێنە بێ، تەنها لەبەرەوەیە. واگەرتانەیە بمگرن و دیسان لێەوە سەر نگوم و بێدەنگ و بێ سەنگم کەن، ئەوش هەر ئارەزوی خۆتانە، دەسەڵاتی خۆتانە، وڵاتی خۆتانە، فەرمون ئەوەشتانەیە وەرن بیکەن. دڵنیا بن بەخوا لە چەقۆی میوە زیاتر لە ماڵەکەمانیە و هیچ کاتێکیش خۆم بۆ هیچ ڕوبەڕووبوونەوەیەک ئامادە نەکردو. ئەوەی هەمە پشتی پێ ببەستم پەروەردگاری خۆمە، هەر پشت بۆەوە بەستم و هەر ئەویشم بەسە، هەر چیەکیژەکەن دژم بیکەن. قیامەت هەیە کۆ ئەبینەوە لە بەردەستی ئەڵڵایە ئەوەستێنرین، هەر کەسە بۆ خۆی محاسەبە ئەکرێت لەسەر هەر شتێکە کردوویەتی، لەوێ هەمومان یەکە بینین. و لە ئێستایە
هەموو ئەوانەی دەنگ هەڵە بڕن وەڵێن مامۆستایانێکی توندڕە و مامۆستایانێکی میانڕە و باسی میانڕەوی توندڕەویەکەن هەردوو لایەن خەریکی خیانەتکردن لەم دینە و لەم میلەت چکە ئیسلامێکی ئیسلامە نەتوندڕەوە نەمیانڕەوە ئیسلامێکی حەقیقی و تەواو ئەو قورئانەی و ئەو سونەتەی ڕەسوڵ الله و تەواو هیچی تر صلی الله عليه وسلم بۆیە منم قسانم کرد بۆ ڕای گشتی بۆی ئاگادار بن من دوور و نزیک پەیوەندیم بەو بابەتانەوە نییە وە لە وتار و دەرسما کە باسی مرتد و کافریشم کردووە وتومە نابێ بکوژرێ هەتا وەکو حاکمی مسلمانان نەبێ و ئیستیتابە نەکرێت بۆیە داواکەم لەو پەیج و گروپ و ئەکاونتانەی کە بە ناوی منەوە قساکەن و بە ناوی منەوە گروپیان داناوە بە ناوی منەوە پەیجیان داناوە دەست لەو کارە هەڵگرن بەشێک لەو هاوکێشەیە بن چونکە خۆتان چاکەزان من ئاگاداری هیچ گروپ و پەیجێک و ئەکاونتێکتان نیم هیچ شتێک لەوانە بەکار ناهێنم و ئەگەر تەماشای یوتیوبەکەمان بکەن کە بەردەوام ڕۆژانە وانەی تیادا بەڵێ بەڵگەیەوەیە کە من ئینسانێک نیم مەشغوڵی تۆڕە کۆمەڵایەتەکان بم خەریکی نووسین و خوێندنەوە خەریکی دەرس دەوری خۆمم وێ بەڕاستی خوێنی ئینسان لای من هەر گەورە بووە هەر گەورەژە بێ بە حەقی خۆی نەبێ بە هیچ شێوەیە دروست نییە بڕژێنرێ و ئەگەر ئێوە خوێنی منتان لاکە مەفەرمون وەرن بیبەن و با ڕزگارتان بێ بزانم ڕزگارتانە بێ والحەمد لله رب العالمین